بەر لە ساڵێک و لە سەردەمی باراک ئۆباما سەرۆکی پێشووی ئەمریکادا پەیوەندی نێوان تاران و واشنگتن بە جۆرێک بوو کە لە دوای چەند کاتژمێرێک لە دەستگیرکردنیان سوپای پاسدارانی ئێران 10 سەربازی هێزەکانی مارێنزی ئازاد کرد کە لە دوو بەلەمدا سنووری ئاوی ئێرانیان لە ئاوەکانی کەنداودا بەزاند بوو. ئەو کات دۆناڵد ترەمپ کە کاندیدی هەڵبژاردنە سەرۆکایەتیەکەی ئەمریکا بوو بەگاڵتە جاڕیەوە باسی لە ڕووداوەکە کردبوو کە وتبووی واشنگتن لاوازە بەرامبەر بە سوکایەتیکردنی ئێران بە شکۆی ئەمریکا و بڵاوکردنەوەی وێنەی ملکەچبوونی سەربازەکانیان لە بەردەم فەرمانی پاسداراندا. هەر لەو سەردەمەدا چاوپێکەوتنی نێوان وەزیرانی دەرەوەی هەردوو وڵات تەنانەت تەوقەکردنیان بوو بۆ ڕووداوێکی ڕۆتین بۆ پێی چەندین جار لە چوارچێوەی دانوستانەکانی تایبەت بە پرۆگرامی ئەتۆمی ئێران دووبارە دەبوونەوە. بەڵام لە ئێستادا و لەگەڵ دەست بەکاربوونی ئیدارەی نوێی ئەمریکا پێدەچێت دۆخەکە گۆڕانکاری گەورەی بەسەردا بێت و هەر لە ساتەکانی سەرەتایشیەوە هێرشی ڕاگەیاندن و هەڕەشەی هاوبەش دەستی پێکردووە. لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا دۆناڵد ترەمپ ڕێکەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێراندا بەکارێکی نالۆژیک و نەعەقڵانە ناوبردوو کە بەڵێنی دابوو چاوی پیادا بشێنێتەوە. ئەوە ژوای کرد دەسەڵاتدارانی تاران هەر زوو لەو گۆڕانکاریە نوێی سیاسەتەکانی ئیداری نوێی ئەمریکا تێبگەن. دوای تاقیکردنەوەی موشەکە بالستیەکانی لە چەند ڕۆژی ڕابردوودا کە بەوتەی عەلی لاریجانی سەرۆکی پەرلەمانی ئێران ئەو جۆرە تاقیکردنەوانە ڕێکەوتنی ئەتۆمی وڵاتەکەی لەگەڵ وڵاتە زلهێزەکاندا پێشێل ناکات. ترەمپ لە توێتێکدا ئاماژەی بەوە کرد ئێران یاری بە ئاگر دەکات وتیشی ئەوان نازانن ئۆباما چەند نەرمونیان و بەخشندە بۆ لەگەڵیاندا. بەڵام من وانابم. تەنها دوو ڕۆژیش دوای هۆشداریەکانی ترەمپ ئەمریکا گەماروی بەسەر 13 کەسایەتی و 12 لایەندا سەپاند کە بەشدار بوون لە کڕینی تەکنۆلۆژیا و کەلوپەلی بەرنامە ئەتۆمیەکەی ئێران و دروستکردنی موشکی بالیستی و پێشکەشکردنی کۆمەک بە فەیلقی قودسی سەر بە سوپای پاسداران. ئەوەش ناڕەزایەتی دەسەڵاتدارانی ئێرانی لەکەوتەوە و بەڵێنیاندا وەڵامی هاوشێوەیان ببێت. لە دوایین پێشاتیشدا جێمیس ماتیس وەزیری بەرگری ئەمریکا ئێرانی بە وڵاتێکی بەخێوکەر و پاڵپشتی تیرۆر لە جیهاندا ناوبرد. وتیشی هیچ پلانێکیان لە ئێستادا نییە بۆ زیادکردنی هێزە سەربازیەکانیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵام هەر کات پێویست بکات ئەو کارە ئەنجام دەدەن. لەو چوارچێوەشدا مایکل فلین ڕاوێژکاری ئاسایشینەتەوەی کۆشکی سپی ڕایگەیاند هەرگیز لەمە دووە چاوپۆشی لە کردەوە گێژەڵ پێکردنەکانی ئێران بەرامبەر بە ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتی ناکەن کە تا ئێستا پەتیان بۆ شل کردبوو. لە بەرامبەریشدا ئەمیر عەلی حاجی زادە فەرماندەی هێزی ئاسمانی سوپای پاسدارانی ئێران هۆشداریدا کە ئەگەر هەر کارێکی هەڵەشە لە دوژمنەکانیان ببینن ئەوە موشەکەکانیان بە ناڵەی برزیانەوە بەسەریاندا دەبارێنن. بەشێک لە ڕۆژنامەکانی ئەمریکا پرسیاری ئەوە دەکەن کە ئایا ئەمریکا بەرەو هەڵگیرسانی جەنگ لەگەڵ ئێراندا هەنگاو دەنێت یان گەمەیەکی سیاسیە. گۆڤاری فۆرین پۆلیسی نووسیوێتی کارێکی باشە ترەمپ هاوبەشەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەبارەت بە ڕەفتارەکانی ئێران دڵنیا بکاتەوە. بەڵام دەبێت ئیدارەی نوێی واشنگتن هاوسەنگی لە مامەڵەکانیدا بکات و نەکەوێتە زۆنگاوە. کاروان شێخ موحسین NRT. We're looking forward in a little while in the upcoming few moments to discuss